لای راپۆرتێک لەسەر خولی لەبەرکردنی قورآنی پیرۆز لە ناحیەی خەلیفان کە پەیامبەرمان ئازاد و مەراوەیی بۆی ئامادە کردوین کە دیارە ناوناوەیە لەگەڵ هەموو وەرزەکاندا خولی جیاوازی پەروەردە و خولی لەبەرکردنی قورآن لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە بارگەکانی کۆمەڵی ئیسلامیدا بوونیان هەیە کە لە خەلیفان دیارە خولێک بۆ لەبەرکردنی قورآنی پیرۆز کراوەتەوە و شێوەی ڕابردوو کۆتایی بەم خولە هێنراوە کە ئازاد راپۆرتێک یافیتیشی بۆ ئامادەکردوین پێکەوە بینێریەوە ڤیدیۆ دەبین. بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجح البصر هل ترى من فتور ثم ارجح البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير. هەڵبەتە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سەرەتا کاری سەرەکی کۆمەڵی ئیسلامی داوە بانگەوازەوەتە ئاشناکردنی خەڵکە بەخوا لەژێر ڕۆژنایی فەرمودەی خەیرکم من تعلم القورآن وعلمه ئەو فەرمودەیە هانی دانکەوە ئێمە ئەگەر پلە و پۆستی باڵاشمان هەبێ هەر خۆمان بە خزمەتکارێکی متەوازعی ئەو قورآنە بزانین ڕۆژێک خولی حفزی قورآنە و ڕۆژێک خولی فێربوونی قورآنە و ڕۆژێک خولی فەرمودە ناسیە و ڕۆژێک تەزوید و چۆنەتی خوێندنەوەی قورآنە بۆیە ئێمە بەڕاستی ئیشی سەرەکی ئێمە خزمەتکردنی قورآن و حەدیسە ئەو فەرمودەی پێغەمبەری خوا دەفەرمێت تەرەکتم ما ئین تەمەسەکتم بهما لەن تەضیلوا ئەبەدا پاش خۆم شتێکم بۆ بەجێهێشتون ئەگە دەستی پێوە بگرن قەت گومڕا نابن ئەویش کتاب الله وسنة نبیه ئەو فەرمودانە وای لە ئێمە کردوکەوە ئێمە سپۆنسەری سەرەکی خزمەتکردنی قورآن و تەفسیر و هەروەها ڕاوە و کەلیماتی قورآنیش بین وەلیلله الحەمد کۆمەڵی ئیسلامی لە کاری دەعەوی لە پێشەوەیە. ئێمە کۆنجمەلی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵەشەکانماندا بەردەوامی لە چاڵەشەکانماندا ئەم جارش چاڵەشەکەمان کردنەوەی خولێک بوو خولی قورآنی پیرۆز کە سوورەتی مڵک بوو لەلایەن بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردی سەرپەرشتی کردوێنەوە دەستخۆشی لە یەکەم خواگەورە پاداشتی داتەوە و ڕێژەیەکی زۆر لە برایان لە خوشکان بەشداریان کرد خواگەورە پاداشتیان داتەوە ڕێژەکەشمان گەیشتە 140 نەفەری خواگەورە پاداشتی هەموو لایەکی و دەستیان خۆش بی کاتەکەش مانگەشی خایاند. بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا من وەکو قوتابێک بەشداریم کرد لەم خولەیە تێیدا ئەم خولە بۆ ماوەی مانگێک بوو توانیم ئەم قورئانی پیرۆز کە سوورەتی لەبەرکردنی سوورەتی مولک بوو توانیم بە ماوەی مانگێک ئەلحەمدولیلا لەبەر بکەم و یەکێک بم لەوانەی کە لە پلەی یەکەمەکان بووم پشتیوان بە خودای گەورە هیوادارم لە داهاتوودا ئەو کوڕ و کچانە ئەو گەنجانەی کە زۆر یعنی ئاڵودەی سۆشیال میدیا ئەوانە بوون بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و هەزار شکر و سوپاس و شتایش لۆ خوای گەورە و میهرەبان کەوا دەرفەتی پێداین توانیمان بە لەبەرکردنی سوورەتی مولک وەکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووێ کەوا هەر کەسێک شەوانە بیخوێنێ لە ئاگری دۆزەخ مەحرومە بێ لە ئاگری دۆزەخ ناشتێنێ ئینشاءالله یعنی بەڕاستی خۆمان بە خۆشحاڵە زانین هیوادارین ئەو خوڵانە بەردەوام بن ئەوەی کردومانە لۆ خوای گەورە و میهرەبانە ئینشاءالله ئەجر و پاداش هەلای ئەوە.